کۆمەڵایەتێک بۆ لە ناو ئێمەی کووردا بەڕاستی بە حەقەت کەسمان من پێم وا بێت لە ڕوانگەی ئەم کتێبانەوە کە وەرگێڕاوە بۆ کوردی مام جەلال وەکو بیرمەندێکە ناسین ئێمە مام جەلالمان وەکو سیاسەتمەدار ناسیوە وەکو کەسێکی خەباتگێڕ وەکو کەسێکی ماندوونە ناس وەکو کەسێک هە لە تافی لاوێتیەوە تا هاوڵەکانی هاوپۆلەکانی زانێنە کەسێکی زیرەک و بەتوانایە بەڵام تاکو ئێستا ئێمە مام جەلالمان بە زمانی کوردی وەکو بیرمەندێک نەناسیوە من ئەم ساڵ دوو کتێبی بەڕێز مام جەلال وەرگێڕا بە زمانی کوردی کە زۆر بە کتێبی بەنرخن زۆر بە پێویستم زانی کە خوێنەری کورد کە ئێستا بەداخەوە خوێنەری کورد عەرەبی نازانن ئەم جیلێ لە دوای ڕاپەڕینەوانیە کەمێکی کەمی نەبێ ئەگەر وژ بە جۆدی ذاتی خۆی عەرەبی نازانێت جنە کتێبەکان بە عەرەبی نووسراوە دەمێکە کتێبی كام عين دو كام ديمقراسي ما في خميج بقلك روانا بين أغد وديمقراطي وحرمان وشعب حتى من حق الحلم أمام جلال استراتيجي ماركسيزم ولينينيزم والله ماكي زور تيوريانا زانستياني خوي ناوينا نشوع عروبيا كان أو أم كتابة بحقت دا كوشي لبيري ماركسيزم نقل دان لبيري ماركسيزم أمام جلال بیری مارکسیزمی بەری کردووە تەبەڕا کردو لەوەی کەوا ڕقی لە نەتەوە بێ ڕقی لەوە نەتەوەکان بێکەوە مافی چاری خۆنووسین ئەمەدی بێن بە کورتی و باسی ئەو کتێبە یەکەم من حەزم کرد ئاماژەیەکی پێبەم ئەوەی باسی ئەمڕۆمان کتێبی کوردستان و بزافی نەتەوەی کووردە کە مامەڵێ لە ساڵی 1963 چوین بۆ لای جەمال عەبدولناسر ئەو کاتە جەمال عەبدولناسر ڕەئی زۆر باش بوو لەسەر مەسەلەی کورد و هەڵی داوە نێوەنگیری بکات لە نێوان حکوومەتی عێراقی و شۆڕشی کووردە یان پارتی دیموکراتی کوردستان کە ئەو کاتە بەڕێز مام جەلال و هەردوو ڕەوانشاد مام جەلال و مامۆستا ئیبراهیم مەحمەد کە لەناو ئەو حیزبا بوون کاریان کردو ئەوانە ویستووە ئەڵێک چوین لەگەڵ شاندی عێراقیە لەگەڵ شاندی جەزایریا لەگەڵ شاندی سووریا کە قسەمان کردووە لە مەسەلەی کورد هیچ ئاشنا نەبوون هیچیان نەزانیوە هەموو جارێ ئەبوو لە نوو کۆبۆیان بگێڕینەوە کە کورد چێ و مێژووی چییە و بۆچی خەباتەکە و ئایا مافیە و ئایا جیاوازە لە فارس لە تورک لە عەرەبیان نا ئەم کتێبەی نووسیوە مام جەلال لەم کتێبەیە ڕۆڵی ڕۆژنامە نووسی بینیوە ڕۆڵی مێژوو نووسی بینیوە ڕۆڵی ئەدیبی بینیوە واروەها ڕۆڵی سیاسی بینیوە ئێستا ئەو بەشەی کۆتایی بالضبط ئەوەیە کە ئێمە لە ماوەی وایزان لە دوای 69 هەفتاوەی سەشێت دەبی 50 ساڵ زیاترە ئێستا بۆمان دەرەکەوێت کە مام جەلال چەند دووربین بووە چۆن شێکردنەوەکانی ڕاز دەرچوون لە هەموو ڕوویەکەوە لە دژی ئەقتاوا لە دژی کۆنەپەرستیوانە لەوەی زووتر و ڕزگاری خوازوە بە چ قۆناغەکە هەڕوا بەڕاستی ئێستاچێت لەگەر بێت و بەرجی یەکەمی بخوێنیتەوانە و بەشی ئاخیری بخوێنیتەوە ئەبینی مام جەلال چ پیاوەکی مەزن بووە لە هەموو ڕوویەکەوە چنی بیرمەندێک بووە بەنسبەت بە ئەم بەرجی دووهەمی کە لە هەفتاویەکە لە بێروت چاپ کراوەتەوانێ لە ڕاستیە سەرچاوەیشی زۆر گرنگە هەم بۆ ڕۆشنبیری کورد هەم بۆ سیاسەتمەدارانی کرد و هەم بۆ مێژووناسانی کورد